قسە و باسکردنە لەگەڵ یەکێک لە هونەرمەندە لاوەکان بۆ باسکردن لە کار و چالاکیەکانی خۆی کە ئەمەژە بە نوێترین ئەلبومی خۆیە کە ئایدن ئۆستانی چێکە لە گۆرانی بێژە لەوانەیە کە لەم چەند ساڵی دوایە چەند بەرهەمێکی کەمی بڵاو کردوەوە بەڵام خاوەنی دەنگێکی خۆش و گەنجێکی ئەکتیڤ و چالاکە و ئامانجیشی کارکردن یا خزمەتکردنە بە هونەر و میوزیکی کوردی ئەو ڕاستە و خۆ لە وڵاتی ئیسپانیاوە لەگەڵمانە. ئایدینجان سڵاو لێبێم کاتت باش، خۆشحاڵین کە بەشدار بووی لەگەڵمان لە پرۆگرامەکە. سپاس بۆ بەرنامە جوانەکەی بەڕێزتان. سپاس بۆ تۆ. بەر لەوەی بچمە لای بەرهەمە نوێیەکەت و ئەلبومەکەت ئەمێ ئاماژێ بکەم بەو بەرهەمانەی کە لە ڕابردووە خەریکیان بوویت، کاردانەوە یان دەنگانەوەی لەلایەن هەوادارانی تۆ چۆن بووە؟ زۆر سپاس. لە ڕاستیدا دوای دابڕانێکی چەند ساڵم لە هونەر و کاتێکە گەڕامەوانێ دەسم کرد بە کاری هونەری تۆزی ئاسان بوو. کاردانەوە گۆرانیەکان بەپێی تەمەنیە و کەسانێکی گوێ لێ کاردانەوەی تایبەتیاوازی هەیە کە ستایڵی کە ئێستا کاری لەسەر دەکەم لەوانەیە زۆر بڵاو نەبێ ئێستادا لەناو پەنجان لە کوردستان. بەڵام سپاس بۆخوا کاردانەوەیکی زۆر باشیە بوو بۆیە ئەو بۆ نەخۆی بەردەوامیدا کارکرد. بەڵێ دەستە خۆش بێ. ئەگەر باسێکی ئەم ئالبۆمە نوێیت بکەی، ناوی چیە ئەلبۆمەکەت و تێکست و ئاوازەکانی هیچێن؟ زۆر سپاس. ئەلبومەکە سەدا خەریکی کارکردنی 8 تراک ئەگرێت، 5 لە ئاوازەکانی خۆم بۆم داناوە. تێکستەکانی لە چەند شاعیرێکی ناسراوی کوردستان بۆ نمونە کاک ئەحمەد محەممەد، کاک ئیسماعیل محەممەد، کاک ساڵح بێچار، کاک ڕێبواری دەلاک، هەروەها کاک مازیار فایق کە گەنجێکە لە ساڵانی ڕابردووە تێکستە نووسێ بۆ گۆرانی چواریەکێک لە گۆرانیەکانی مازیارە. زۆر باشە. ئایتینگیان ستایڵی گۆرانی وتنی تۆ لەسەر چ ستایڵەکە؟ ستایڵی گۆرانی من لە ئێستا بڵێن پۆپ، بەڵام پۆپ کلاسیکە، لە بواری کلاسیک ڕۆمانسا زیاتر ئەبینرێتەوانێت. بۆیە لەوانەیە لە ئێستا بەهۆی شوێنی جوگرافیامانە ئەو وڵاتانەی دراوسێمان تەسیری یەکجار زۆریان کردووە لە هونەری کوردی، هەروەها هونەرمەندەکانیش بە شێوەی گشتی بە تایبەتی ئەوانەی پاش ساڵی 2005 یا دوام لەم 2010 هونەرمەند زیاتر بەلای ئەو ستایڵە پۆپی مۆدێرن. بەڵێ هیچ کارێکت لەم ئەلبومە هەیە کاتێک هەڵکێشێک بێت لە نێوان مۆسیقا و گۆرانی کوردی لەگەڵ مۆسیقا و گۆرانی ئیسپانیان هەر نەتەوەیەکی تر؟ نەخێرەوەمان نکردەوە، بەڵام ئەوەی کە باسە ئەم ئەلبومە لە چەند وڵاتێک کاری لای خۆم لە ئیسپانیا، تورکیا، لە ئێران و لە کوردستان هۆکارێکە شێگەڕێت ئەوەی هەر گۆرانیەک تایبەتمەندێکی خۆی هەیە، هەروەها گەڕانی ئەو گۆرانی کە و ئامێرانە چ وڵاتێک گونجاوترینە سوودی لێوە بگرین ئەمێژەنی وڵاتە بەکاربێت بۆ کارەکانمان. بەڵێ ئەندیجان لە هەندەران و لەو غەریبیە خزمەتی بە تۆ کردو بووی زیاتر بچیتەنەوە بواری هونەریەوە یان دای بەڕانویت و زیاتری تۆ لە کوردستان کارەکان جێبەجێەکەی؟ ڕاستیدا حکومی من لە وڵات هونەرمەندی کورد و کورد شتەڕەوەندی زۆر ئەمە بەڵێەوە تەسیرات زۆری هەیە، بەڵام ئەمان کاتێکان هەندەرە سوود بەخشە بۆ ئەوانم لەگەڵ هونەرمەندان لەگەڵ کەسان یانی شاتێک و هەر لە داهاتووشا کاری بیانیم هەیە بە زمانی ئیسپانی و لەگەڵ هونەرمەندی ئیسپانیشا پرۆژەمان هەیە بتوانین کاری لەسەر بکەین. باشە. ئایدینجانەمێ پرسیاریەوەش لێ بکەم، هەروەکو بەهرە وەکو حەس لە نێو بواری هونەریە کارەکەی یان خوێندووتەوە لە ڕابردووە ئیشت بۆ کردووە؟ من لە تەمەنی 7 ساڵیە تا 9 ساڵی 1970 لە کوردستان مامۆستایەکم هەبوو مۆزیقمە خوێن لە لای مامۆستا سەرکار عیزەت، بەڵام بەداخەوە بەهۆی چەند هۆکارێکی تایبەتی ژیانی خۆم و دابڕام لە مۆسیقا لێرەش دەوراتم کردووە، دەوراتی
سەڵتم کردووە وەکو سۆفێج و تەکنیکەکان لە کاتی گۆرانی وتندا و ئێستاش بە بەردەوام کاری مۆسیقم لە نزیکەوە لەگەڵ هونەرمەندان خەریکی خوێندن. زۆر باشە. بێگومان هەموو گۆرانی بێژێک هەموو کەسێک کە گۆرانی بێژەیان کاری وتنی گۆرانیە پرۆڤە ئەکا ڕۆژانە. تۆ لەسەر دەنگی کێ پرۆڤە ئەەکەی بە تایبەتی گۆرانی بێژی کورد؟ گۆرانی بێژی کورد زۆرن، بەڵام من دایمەن ئەو گۆرانی بێژانە هەڵەبژێرم کورد بێبیانی بێ بەلای ئاسایی. من گوێ لە گۆرانی بێژی یا ئەمەوێت پرۆڤە لەسەر دەنگی گۆرانی بێژێکم کە توانایەکی زۆری هەبێت تا بتوانم شتی لێەوە فێر بم. گرنگ نییە کووردە بیانیە خەڵکی هەر شوێنێکەوە بەلای منەوە ئاساس نییە، گرنگەوەیە کەسێکی بەتوانا بێت و بتوانم شتی تازەی لێەوە فێر بم و شتی جوانی لێەوە فێر بم. ئایدینجان باسی ئەلبومەکەت بکەین، ڕیکۆردی و ئەو موزیک و موزیسیانانی تیا بەشدارن و لەکوێ ڕیکۆرد کراوە ستودیۆکان واتە لە ئەوروپا و ئێرە تێکەڵاو کراوە یان چۆن کارتان لەسەر کردووە؟ بەڵێ لە ڕاستیدا زۆربەی کارەکان لەلایەن کاک قاسمەوە ئەڕەنجی بۆ کاک ڕۆژیش هاوکارمان لە دوو کارە خودی کاک ڕێباز خۆی سەفر چەند وڵاتێکی دراوسێ بۆی کارەکان ئەنجام بدا وەکو سەرەتا ڕاست بەڵێ لە چەند وڵاتێکی جیاواز کارەکانمان کرد. ئێستاش کۆتایی پێ نەهات چەند وڵاتی ترەکەین تاگەینە کۆتایی کارەکەمان ئینشاءڵڵا. زۆر باشە. ئەو بەرهەمە نوێیانەی کە هونەرمەندانی بە تایبەتی ئیسپانیا بڵاویەکەنەوە، هونەرمەندە کوردەکان تەنها ئەبێ وەکو تراک بڵاویکەنەوە یان وەکو ئەلبۆم بڵاویکەنەوە وەکو ئەمەی تۆ یان لە هیچ بۆنەیەک هەیە کە ئێوە بتوانن بەرهەمەکانی خۆتانی تیا بڵێنەوە یان نمایشی بکەن؟ مەبەستە لە وڵاتی ئیسپانیا؟ بەڵێ بەنسبە وڵاتی ئیسپانیا وەکو پێشتر بە پێم وتن ڕوندی کوردیمان زۆر کەمە. بۆنەکان مەگەر چەند فیستیڤالێکە کرا ساڵانە لە فیستیڤالەکان من تا ئێستا خۆم بەشداریم نەکردەوە وەکو هونەرمەندێکی کورد، بەڵام لە ساڵانی ڕابردووە چەند گروپی کوردی هاتوون بۆ ئیسپانیا و بەشداریان کردووە. وەکو پێشتر وتم ئێستا لە پرۆژەیەکم لەگەڵ هونەرمەندێکی ئیسپانیا ئەمانەوێ هەردوو کولتوری کوردی و ئیسپانی تێکەڵێ کێشکەین لە ڕێگەی گۆرانیەوانێ پێشکەشی بکەین بە هەردوو زمانەکە. کاری ئەلبومەکە ئێستا بەچی گەیشتووە؟ تەواو بووە لەسەر بڵاوکردنەوەی ماوی یان چی؟ نەخێر، کاری ئەلبومەکە کاتی بڵاوکردنەوەی دێت دەزانیمان هەموو بەرهەمەکان کامل بوون و گەشتونەتە ئەوەی کە بدرێن بەگوێی بینەراندا. وەکو کارکردن بەردەوامی لەسەر کارکردن چکە لە ئێستادا بە تایبەتی من کە دوورم کارکردن زۆر ئاسان نییە لە ڕاستیدا، بۆیە نازانین لە چەند مانگی داهاتووە کارەکەمان کۆتایی پێدێ، بەڵام بەشێکی زۆریمان تەواو کردووە. هەرێک سەر بڵاویەکەیتەوە یان بەنیازی ڤیدیۆکلیپ بۆ چەند بەرهەمێکی بکەیت؟ ئەمەوێت ڤیدیۆکلیپ لە دانەیەک بۆ گۆرانی بکەم، پاشان وەکو سنگڵ، پاشان بە کۆیە بیکەم بە ئەلبومێک بڵاوی. ئەوەش بەپێی ئەو زەمەنە یا ئەو کاتە ئەگونجێت کە بزانم خەڵکی کوردستان و وەسوە گوزەرانی کوردستانیش چۆنە لەگەڵ کاری هونەری و هەواداران یا گوێگران چه هەستێکیان هەیە لەو کاتەدایە، چکە لە ئێستا هەموو کوردستان وەسێکی گونجاو نییە. دەستکانە خۆشوێ سەرکەوتوبی ئایدن ئۆستان گۆرانی بێش، سوپاس بۆ بەشداریکردنت بە هیوای کاری باشتر.